لە جیهانێکی تاریک و پڕ لە نەفرەت بۆ ژیانەوەی عەشقی کورد لەدایک بووم. من کێم؟ دەمەوێ کی بم؟ دەتوانم کێ بم؟ هاتوومە تا ڕۆژەکان بێسەمەر نەبن. کاتێک پێدەکەنم، کاتێک تووڕە دەبم، چرکە ساتەکان بارگرانن. ئێستا دەتوانم بڵێم بە ڕێگایەکەوە دەڕۆم، نادیارە و بێ کۆتایی، داد و بێدا، قێڕە و هاواری هەموو کوردستان لە بن بەفر و بۆرانی وانەوە، لە شرناخی سپی پۆشی مەست و شەیداوە تا ئامەدی دڵڕفێنەوە. هەر هەمویان وەک دڕکێک دڕاندیان پەردەی ئەو گوێ کەڕبوانەی وان نایانەوێ ببیسن. هەر هەمووتان باش گوێ بۆ بگرن، ئەم جارە پەردەکەت دڕا، هەرا مەکەن، هار مەبن، باش گوێ بۆ بگرن. ئەوە دەنگی سەمفۆنیای دڵڕفێنی مێژوویە، ڕاستە دەنگی هاتنی داوی فریادڕەسی ئازادیە. ڕێبەری خۆشەویستی و سەداقەت دێت، هەنگاوەکانی ماندوویەتی ناناسن، ڕاناوەستن. دەنگی هاتنی ڕێبەراپۆ وێنەی حەشرە، دەنگی بە هەیبەتی پیرۆزبایی لە هەموو بندەستانە، کاتی تێپەڕاندنی هەموو سنوورەکانی بربەستی نێوانمانە.